بەڕاستی بەداخەوە بۆ لەدەستدانی کارێکتەرێکی وەکو کاکوونەر کە بەڕاستی هەم خوێندکار، هەم ڕۆژنامەنووس، هەم ڕاگەیاندکار، هەم پێشکەشکارێکی زۆر بەتوانا بوو کە لە دەڤەرەکەمان ڕۆیشت. بەڕاستی بەداخەوە ئێمە وەکو پەیمانگا لە تەمەنی 5 ساڵی پەیمانگای کاکوونەردا هەتا وەکو ئێستا هەموو مامۆستایەک، هەموو خوێندکاران، هەموو هاوڕێکانی جگە لە باشە، جگە لە قسەی خۆش، جگە لە پێکەنین هیچ شتێکمان لەو کوڕە شک نابێت. بەڕاستی بەداخەوە تەری ڕێژ و نەواژش بۆ کاکە هونەری جوانە مەرگ و بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری و ڕێگای بەدیهێنانی خەونەکانی میلەتەکەماندا دەنێنین. دیارە کاکە هونەری جوانە مەرگ تەنها لە هاوڕێ و هەواڵانی نەچوو، بەڵکو لە هەموو خەڵکی دەڤەری ڕاپەڕین چوو. کاکوونەر سەرڕایەوەی کە ڕاگەیاندنکارێکی سەرکەوتوو بوو، خوێندکارێکی سەرکەوتوش بوو کە توانی ماوەی 5 ساڵی خوێندنی لە پەیمانگای ڕانینی ناحکومی بۆ زانستەکانی کۆمپیوتەر تەواو بکە. کاکوونەر جگەلەوەی کە خوێندکار بوو لەگەڵ من، بەڕاستی کەسێک بوو بۆ من هەم برا، هەم هاوڕێ، هەم مامۆستای من بوو. ینی هیچ شتێکی نادۆزمەوە وەسفی پێ بکەم، تەنیا ئەوەندە دەڵێم ڕۆحی شاد بێ، خوا سەبووری کەس و کار و ماڵەوەی ئەمتە. بەڕاستی بەداخەوە بۆ مەرجی کاکە هونەر خوێندکارێکی خۆشەویست بوو لەناو پەیمانگا، کەسێکی زۆر زۆر بەئەدەب و بەڕەوژ بوو، کۆسپێکی گەورەیە بۆ ئێمە. بەداخەوە کە تازەش پەیمانگای تەواو کردووە لەگەڵ ئێمە، جێگای داخە بەڕاستی کەسێکی ئازیزمان لەدەست داوە.